هەرنەها ئەو هەڤاڵن و ئامادەی جیڤینە پەرلەمانی ئەڵمانیا دەبن دەبێژن و کۆمکژیا ساڵە 2014 یا لە دژی ئێزدیان ژە ئالیە جیهادیین کۆمەڵە دەولەتە ئیسلامی داعش و لە شنگالێ دی عێراقیدا وەکە جینۆسایت هات ناسکردن بەری دەمەکی کورد دەنگدان لەسەر چی بوو و ئەو بڕیار هات پەسەندکردن. ئەف چەندێ گرنگە و پێنگاوین یاسایی دپێڕەوەی چ بن. داکتەر کازیوە ساڵح پسپۆرە جینۆسایدان و توندوتیژیان لە زانکۆیا یاگیلۆنیان لە پۆڵەندی و هەروەسا خەیری شا بۆ ئەندامی ڕێڤەبەر یا ڕێخستیا فەریدایە جیهانی ژە ئەڵمانیا بمەڕانە. کازیوەخان ئەم کاتت باش حەزەکەم لە تۆ بزانم تا چەندێ ئەم بڕیارە گرنگە هەم بۆ ئیزدیەکان هەم بۆ عێراقیەکان هەم بۆ دواڕۆژی ئەو کۆمەڵانەی کە توندوتیژی بەکاردێنن بۆ کوشتنی بە کۆمەڵی خەڵک. بەڵێ ئەم کاتەی بەڕێست و بینەرانیش باش ئەمە بڕیارێکی ئێجگار گرنگە و زۆر دەمێکە چاوەڕوانی ئەم بڕیارە ئەکەین خوازیارم بڕیارەکە نەک هەر بدرێ هەموو ئەو 20 خاڵش کە لە ناو داواکاری گروپی یەزیدیەکانە هاتووە کە مایەی دەستخۆشیە بێ بڕانەوە و بێ ماندوو بوون چەندین ساڵە گروپی یەزیدیەکان لە دەرەوە کاری لەسەرەکەن و هەوڵ بۆ ئەم بڕیارە ئەدەن. ئەویش لەبەر گرنگی بڕیارەکە لەلایەکەوە لەبەر ئەوەی کە ئەڵمانیا وڵاتێکە لە ڕووی سیاسی و سەربازی و لە ڕووی مێژوویەوە سنگێکی ئێجگار زۆری هەیە و سنگێکی باشی هەیە و لە ڕووی دەسەڵاتیشەوە لە ئۆروپا ئەمڕۆ وەکو سەرلەشکری یەکگرتووی ئۆروپا ئەبینرێت وەکو یەکێتی ئۆروپا ئەبینرێت. بۆیە ئەم بڕیارە بەبێ بوونی ئەم جۆرە بڕیارە بەڕاستی نەک تەنها یەزیدیەکان هەر نەتەوەیە کە جنۆساید کراوە پێویستە ئومێدی ئەوەی نەبێ کە جینۆسایدەکانی کۆتاییەت لە شوێنێکە ئەوەستێ. دێمە لای تۆ بەڵام دەمیست لەگەڵ کاخێری باسی ئەو بکەم تو باسی ڕێکخراوەکان دەکەی و خەڵکی ئیزدیکە لە دەرەوەن خێری ئەم دەزانن و یعنی چالاکوانین ئیزدی خەڵکی ئیزدی بگشتی و تایبەت جیوان ڕێخستنین و پشتی کارەسەتا شنگالی هاتنە دامەزراندن لە ئەوروپا لە هەرجی کار کردیەژ بۆ هەندی و ئەو عێریشا داعشێ لەسەر شنگالێ بجنۆساید بیناسکردن. من دخواست باسی ڕۆلی ڕێخستیا بکی تایبەت جووەکە ئەندامێکی ڕێخستیا فەریدەیان نێفنەتەوەی چەندی مەزن بووە ji بۆ و ئەڵمانی بگەهنەوەی بڕیارێوێ قەناعەتێک و vê biryarê pesend bikin îro. Wallahî ez çi bêjim her meredemekê û her çalakvanekî û xelkê hemû dewre xwe heye bes ez dibêjim ew naciyat û nacî ew ê ji destê Daeş derketîn ew şahidin ser vê karîtata serê êstiya de hatî û em ê dî hemû em wekî piştevanên em dengê wan bigihînin bes ew wan xwe daye pêş û مستعد بچن الهمو درا او تشتب سروا هاتي بيجن و وكي تشيروكا خو بيجن او قالكي مهمه وام دي همو از بيجن دوره مي ثانويه بله انه ام سعداوان بكن بله کازیو خان هنگاوی ده هاتو تو بلی چی بی بو اوی بۆ قەرەبووکردنی ئەوانەی کە قوربانی ئەم جینۆسایدن بۆ ئەو خەڵکانەی کە دەربەدەرن یعنی هەنگاوی یاسایی ئەگەر بریارێکی وا دەرچوو لە وڵاتێک لە پەرلەمانێک هەنگاوی یاسایی بەدووادا چی دەبێت؟ یەکێک لە خاڵە گرنگەکان کە پێویستە جەختی لەسەر بکرێت و بکرێ بە هەنگاوی یاسایی ئەوەیە کە وەکو یوگزلافیای کۆن کە لە ساڵی 1900 پێم وا بوو لە 93دا دادگای تاوانکاری نێودەوڵەتی دامەزران ڕواندا لە 94دا دادگای تاوانکاری دامەزران وەکو لاهای پێویستە دادگای تاوانکاری یەزیدیەکان جەخت لەسەرەوە بکەن دوو دادگای تاوانکاری دابمەزرێت لە عێراقا یەکێک لە بەغا وەکو پایتەختی عێراق و یەکێکیش لە هەولێرا وەکو پایتەختی کوردستان چونکە پێویستە متمانەی لەسەر یەکدانە دادگای تاوانکاری نەبێ لەبەر ئەوەی ئەوەندەی هەتا ئێستا من سەیری
دادگای تاوانکاری ئەەکەم کە گوایە دروست بۆ لە ناو عێراقا بە شێوەیەکی نادروست دروست بۆ نمونە لە بڕگەی یاسای 11 تاوانەکانی عێراق دادگای تاوانکاری بە ناو جەنۆسایدی دامەزراندووە و 12 و 13 و پێم وابێ 14 کردووە بە تاوانەکانی دژە مرۆڤایەتی، تاوانی شەڕ و تاوانی تێکشکاندنی یاساکانی عێراق. بەڵام هاتووە بە یاسایەکی کە پێنجە وتوێتی ئەو تاوانانەی کە لە 1967ەوە بۆ 2003 ڕویان داوە، واتە ئەمە شمولی ئێزیدیەکان ناکات. ئەوەی کە پێویستە لە ئێستاە دادگای تاوانکاری نێودەوڵەتی دابمەزرێ لە ژێر چاودێری ئەڵمانیایە. بەڵێ تۆ ئاگاداری ناوەڕۆکی بڕیارەکەی پەرلەمانی ئەڵمانی کە بەڵاو بووتەوە بڕکەکانی تایە. ئەو باسی کە جنابەت باسێکی بۆ دامەزراندنی دادگایەکی نێونەتەوەی بۆ وەکوبڕی دادگاکردنی تاوانباران تایە و ئەگەر تیابی بە چ شێوەیەک ئەو دادگا دادەمەزرێ؟ ئەو دادگایە خۆی دیارەکە کاتێ ئەڵمانیا تەنانەت دانیش بە جنۆسایدەکە ئەنێت پابند نییە بەوەی کۆمەڵێ شت بکە، بەڵام ئەوان کە ئەو خاڵانەی کۆمەڵی یەزیدەکان ئەم خاڵانەیان نووسیوە پێویستە پێداگیری بکەن، چونکە یەزیدەکان ئەمڕۆ شوێنێکیان نییە، لانەیەکیان نییە، تەنانەت ناوچەی یەزیدەکان کە ئاوادان نەکراوەتەوە ئەمڕۆ بۆ بە شوێنگەی هەموو کەسە یەزیدەکان خۆیان نەبێت. لەم دۆخەیە دادگاکە پێویستە لەژێر چاودێری ئەڵمانیایە کە ئەمەزرێت. یەکەم خاڵ ئەوە بێت کە بەر لە بنیادنانەوەی شنگال و ناوچەکانیان ئەوە بێت کە ئیدارەیەک و ئاسایشی گشتی بۆ دابمەزرێنن، چونکە یەزیدەکان 400,000 کەس کە ئاوارە و دەربەدەری ژێر بۆ بە ئاوارەی ژێر چادر هێشتا 300,000یان لە دەرەوەن. بەڵێ کازیۆخانی مەدەزانین کە ئەڵمانیا یەکێک لە وڵاتانەیە کە دوو کێسی دادگاکردنی تاوانبارانی داعش کردووە لە ساڵی ڕابردوودا. کاخێری من خواست ئەس شتە بپرسم، یعنی کاریگەریە بڕیارێکە وەسا کوبەری چەند دقیقایە مەدید لە پەرلەمانی ئەڵمانیدا هات پەسەندکردن وەکە ئەو تاوان و ئەو کۆمەڵکوژی وەکە جنۆسایدی هات ناسکردن. ئەوەی وێ چەندی کاریگەری هەبە لەسەر جواکە ئێزدیان لەسەر وان کەسێک قوربانین وی کریاری داعشن. والله مامۆستا دەخیل ئەس بێژم تەئتیرەکە دوور درێژ هەیە، احتمالا پشتی 100 ساڵاشی إنه قرار وصل مينين پشتی مع حکومتشي خصوصا ألمانيا قالك مهمة إنه وكيم زان جالية هر مستر يا إزديا تقريبا 10,000 مروف ألمانيا جين، وأنا باورت إنه تأثيرك حاليا جي سر قضية إزديا هبه أم هبدار إنه قرار بيا بكارينان إنه شنغال بي آفادا كرن و أو خلقي تعدلي هاتي بجهنا ما في إخوة. بله باشا لألمانيا تبيجي يعني أفبر يارا ألمانيا بو وان كاسين كو تبيجي نزيكي 200,000 إزديد ودرينا حتى چندي جبوان أو جرينجا حتى چندي وي آليكاريا معنا وان يانجي جيانا وان ودريبكو بكاربنكو أو آليكاريا قال يخبكن العراق وسوريا دا. والله أزبيش متى تأثيرك أو صانع مباشر احتمالا نبينه، بس هر قرارك حكومتها ألمانيا در كفيج نوها وبشتي كان صالة دي قرار وتأثيره خسر وقرارك هبي. بله كاسيو خانم حسن ذكر بسياري ولي بكم يعني الدنيا اللي قال يكيك لو كساني كبجدار ولا دارشتني قانونك بس ودك دري هول مان داوا ام برياري كبرلماني ألماني پسند بكاتون وپسند كرا پیشن دقيقه پسند بو ويستو معنا دلي كحزم عن كتك اما ببرياري سياسي يعني لعيني كي سياسي كاريجري تيابي ببي اقدري جنابت يعني راسته يعني كاريجري لسرباردوخي سياسي هريم دكاتن لو روانگەوە کە ئەم بڕیارە کۆمەڵێک کاریگەری یاسایی سیاسی کۆمەڵایەتی دەرونی باشی ئەبێ بۆ کۆمەڵگەی یەزیدیەکان
بەڵێ کاریگەری پۆزتیڤ نەک خراپ بۆ سەر کوردستانیش ئەبێت چونکە هەتا ئێستا عێراق وڵاتێکە دانی بە هیچ کام لە جەنۆسایدەکانی کوردستانە نەناوە و تەنانەت اعتیزاریشی نەهێناوەتەوە داوای لێبوردنی نەکردووە هەرچەند داوای لێبوردن نابێ پێش قەرەبووکردنەوە بکەوێت ئەم قەرەبووکردنەوەیە کە دین ساڵ داواکردوانێ و دانی پیانە ناوە خاڵی یەکەم بەرامبەر بە یەزیدیەکان لە ناو عێراقا لە ڕووی ناوخۆ لە قەرەبووکردنەوە دەست پێکە قەرەبووکردنەوەی یەزیدیەکانیش بەڕاستی یعنی قورسیەکی زۆر لە کۆڵی حکوومەتی هەرێم ئەکاتەوانێت چونکە هەتا ئێستا خۆمان ئەزانین بارودۆخی ئێزیدەکان چۆنە و ئەزانین شنگاڵیش لەژێر دەستی حکوومەتی هەرێم دەرچووە کە بتوانێت نەبی پارێزێ و نەبتوانێت هیچ گۆڕانکاریەکیشی تیا بکات لە ڕووی سیاسیەوە ئەمڕۆ تورکیا ئێران عێراق هەموو لایەک لە شنگاڵ ئەداوە جینۆسای لە شنگاڵا کۆتایی ناتووە لە ڕووی سیاسیەوە هەموو کەسێک بارەگا و شوێنی هەیە یەزیدیەکان خۆیان نیانە حکوومەتی هەرێمیش زۆر لاوازە لەو ڕوانگەیەوە لەو شوێنەیە کاتێک قەرەبووی یەزیدیەکان بکرێتەوە بنیادنانەوەش لەو شوێنە دروست بێکەم بڕیار بێ ئەم یەکێک لە گرنگیەکان یان بڕیارەوەیە کە ئەم 300,000 یەزیدیە بگەڕێنەوە لەگەڵ قەرەبووکردنەوەیە کاتێ ئەگەڕێنەوە پێویستە ئەم لایەنە سیاست چارەسەر بکرێ بۆی ئەوان بتوانن تیادا بنیشن ئەمە یەکێک لەو خاڵە گرنگانەیە کە بۆ حکوومەتی هەرێم کاریگەری پۆزتیڤی هەیە باشە نەکە حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقی ناوەندی عێراقش وەکو بڵی بەرپرسیارە لەوەی کە کارێک بکاتن بە تایبەتیش کازیوەخان تو باسی ئەوە دەکەی کە قەرەبووکردن پێش ئەوەیە کە داوای لێبوردن بکرێ حەزم دەکرد بزانم ئایا بڕیارێکی وا لە پەرلەمانێکی ئەوروپی دەرچێت تا چەندی حکوومەتی عێراق پابەندی جێبەجێکردن یان پابەندی هەندی هەنگاو دەبێ بۆ ئەوەی بارودۆخی ئەو خەڵکانە باش بکرێت ئەگەر ئەو دادگا تاوانی نێودەوڵەتیە لە کوردستان و لە عێراقدا بمەزرێنن ناچارە پابند بێت چونکە ئێستا دووشت هەیە ئیتر لەمە دووە هەموو ئەوانەی کە پسپۆڕن لە بواری جەنۆسایدا و کۆمەڵگەی یەزیدیەکانیش سەیری بکە ئەوەیە یەکێکیان هەموو ئەو وڵاتانەی کە لە ئەندامن لە دادگای نێودەوڵەتی لاهایە بتوانن داوا بکەن ئەو ئەندامانەی ناو داعشیان دادگا بکەن بەڵام دادگای کردنەکە بە شێوەیە بکەوێتەوانێ کە هەموو ئەو وڵاتانە پابند بن بەوەیش قەرەبوو بکەنەوە چونکە بەڕاستی کوشتن و دادگایکردنی تاکێک هیچ سوودەیەکی بۆ کۆمەڵگای یەزیدی و بۆ کۆمەلگای عێراقیش بەگشتی نییە هەر لە خۆیە ئەگەر کۆمەلگای عێراق سیاست مەدارێکی بەتوانای هەبێت و تێبگا لەوەی کە لێکۆڵینەوە بە دوواداچوونی ئەم مەسەلەیە و قەرەبووکردنەوەی یەزیدەکان و بنیادنانەوەیان خۆی لە خۆیان ئەبێ بە دەرسێک بۆ ئەوەی توندوتیژی لە عێراقا کەم بێتەوە کازیۆ خانم کاتم زۆر کورتە دەمویست لەگەڵ خێری بپرسم کاخێری ینی ئەنجام کە سوکاری وا بوونە قوربانیان داعش وانە دنوان چەند ڕۆژین بۆری و بەحسێ vê biryarê li Parlemanê Almanî têkirin ew çi dibêjin ew çi dixwazin ew çi hîvî dikin والله اف قراري وسا اكيد اوي كسو كاري خوش داز داين ناينجي بس هنا كش باري وان قيمت انه عالم احترافك ليت انه تعدل وان هاتي كرين خلكوان هاتي كوشتن خلكوان هاتي رافاندن از بجم اف تاثيرك قالكي مازن وكي نفسي سر خلكها انه احتراف حقوان تكرين بالي خصوصا اوروبا بالي دكتور كازيوا صالح بسبوري جنوسايد وتندوتيجي لا زانينجهي لا زانكوي ياغيلونيان هيوادار مناوكا دروز بليم لا بولند وروسا خيري شاب واندامي ريفابر يي ريخسيا فريدا يا جيهاني جالمانيا بمربون زورزو سباس بو ايوه كاتك